باس لەگەڵ مابووی من دەمەوێت ڕاوێژ مەحوی چالاکوانی ژینگە وەربگرمەوە پرسیاری ئەوەی لێ بکەم تۆ وەک چالاکوانێکی ژینگەی دەبێت ڕاپەڕین پێچۆنەوە چی بکرێ باشە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ 14 ساڕۆژی ژینگەی هەرێمی کوردستانە لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان یادە دەکرێتەوە بۆ بۆنەوە بەداخەوە تاوەکو ئێستا لە سنووری داری ڕاپەڕیندا من بە حکومەی کە لێرەمە لە سنووری داری ڕاپەڕیندا نەتوانراوە بە تەواوەتی بکەینە ستانداردی عالەم بۆ لەبواری لە سێکتەری ژینگەدا ئەمە جوای کردوتە ئێستا خەڵکی ئەو وعیەشان بۆ دروست نەبێت تاوەکو کە ژینگە پارێز بن و ئەدای ژینگە بکەم بە شکڵێکی کردداری ئەوەی هەیە لە تەنها لە سۆسیال میدیا و لە هەمان کاتە لە کاناڵەکانی ڕاگەیاندن خەڵکی بەس بە گوتار بە کردار ژینگە ناپارێزێت هیواخوازم لە ئایندەدا ئەمە چارەسەر بکرێت چکە بەڕاستی گرفتی ئاواگرفتی ژینگە کارەسات لە هەموو جیهانداوە بەداخەوە هەرێمی کوردستانی زۆر بەقوڵی کردوێتەوە ئەمە وای کردووە کە تا ئێستاش خەڵکی هەنگاوی بۆ نەنێت هیواخوازم لە ئایندەیەکی نزیکدا خەڵکی ئەم وعیە بۆ دروست بێت و چارەسەری ئەم کێشە و گرفتانە بکرێت لەبەرەوەی پێمان وایە کە لە سێکتەری پەروەردەییەوە دەست پێ بکەین و ئەوانەی کە لە باخچی ساوایان تاوەکو دەگەنە قۆناغی ئامادەیی بۆی کە چارەسەری ئەم کێشەیە بکەن و ئەو وعیە بۆ فێرخوازانی ئەم ناوچانە سنووری هەرێمی کوردستان دروست بکرێت تاوەکو ئەم کێشە و گرفتان چارەسەر بکرێت. زۆر سپاس ڕاژ مەحموود چالاکوانی ژینگە لەگەڵمان بووی. بەڵێ هاوڵاتیان و چالاکوانانی ژینگە هەمیشە پێیان وایە کە ڕەخنە و سەرنجیان هەیە لەسەر ژینگەی دەبێت ڕاپەڕین بەپێی وتەی فەرماگەی بەڕێبەری فەرماگەی ژینگەی ڕاپەڕین ڕێژەی سەوزایی لە دەبێت ڕاپەڕین